ئێرێ تەشید واترسم هێرە نەبێ تۆزە کامل چاو لێ ئەها خاڵە بەکەن خاڵە جەمال هەست بەراز بەخێو ناکە سەگیش بەخێوگا ژوورێتی وەرە دەحەقی نەبێ هەتی ئێمە بۆ چی هاتین ئەنە بۆ چیە خاڵە بەکەن ئەو بە هێواش وەڵای بێ بە تاقسێن منە خەبەرم نابێتەوە ئەوە ڕۆڵە بێت تۆزی ئەتەکیەتی بێ لە دەرگای باڵان ئەوە فەرموو باشی باوکە میرۆ شکڵەوە چیم خەدە سوورە بە کڵاوەوە ماڵە بە شۆرتی مەلەیە کڵاو فەرموو چتانە کاک جەمالێ جەمالە بەراس تای خۆگرە جەمالە بەراز کیە تۆزێ کورە ڕۆڵ ئەوە ناڵە کاک جەمالی کاک بەراز لەوێ بە ساقە ئێرە ماڵی ئەوانە لێرەیە فەرموو چتانە وەڵامانەی بیبینی نەگەر عەزێت با تەلەفۆنێکم زانێڵم جیازەگا قڵینە باشە ئەلو هاوڕێ دوو پیاواتونیانە کاک جەمال ببینم مەجالی هەیە باشە چاوەڕێکم ئێستا جۆڵێ باشە بە قوربان وەڵای نازانم بەرازم نەبینێ جیاز و ئەم شتانی نەبێ هەتی دەتەوێت باو پیاو ببینین بۆ مەقساکەی خاڵە بەکریانی ماقول نیە حساب ئەلو عوسمان ناکە هاوڕێ باش ئێستایەکەم بیکەرە باوکم بۆ ئەمام سەربێ تەفتیش کرێن بۆ چییە هێرە بارودخانەیە چییە کاک جەمال پیاوێکی زەخمە ئێوە نییە لەوە چی دەلای دوتە نییە بەڵێ بڕ مهم نیە مشکیلە نییە والله هەموو جیانی بێرە نیۆکەریشی بینیەوە مەساقە وای 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 ئەرێ باش ناکە هەندێک شوێنێ دەفتیشی مەگە براوە خەینا بلە دەست نابێت خاڵە بەگەڵ 30 ساڵە حیاکەوە خەینا گەنە دەی کوڕم خەینا فەرموو بلە کەس نازانێ ئەمە چییە بۆ خاتری خوا تۆ بەس پێم خاڵە بەگرن بەچی پێی کردووە بەچی ئەم بەرازە وەڵا هەڵدە بە بەرازێکی والله بێت بە چی پێیا کردۆ سێری جوارە باشە سەمە لەکوێ بیدۆزینەوە لە شوێنەکە کردێتەوە ئەی کەو بەرازبێ لەوانە لە سوچێکی دارەکانە بۆ خۆی گیری وا خاڵە بەکرد بە بینەوەکەی بێبێسا ئەبێ لە زۆر چەند حیمام بە دوێک نییەوە هیبەتی شێ بێم وڵی تەخۆ با ببینین دەرەکەتاشید سلام علیکم مرحبا سەرچاو شیراگەم فەرمی خۆتان بناسیێنەوە بۆ چۆڕۆن واللهی ئەوەی ڕاستی بێ ئەمە هەوڵ لە دەرەوە جیازیان بۆ کردن من خاڵە بلا ئەمەش بەکر کوونە درۆ هین بڵێ بەکرش تربیەتت یابێ هەرتیو دا لەگەر ڕێز و حرمەتمە ئەمەش بەکر شەکر یاڵا تەفتیش کاکە ساردە بە هەڵێ نەدڕم سەنەکە کاکە یێواش بۆستە کوراکە داهینم ئەو شتانە ناخوا یاڵا فەرمووی شتان چییە بە خاڵە جەمال واللهی ئەوەی ڕاستی بێت تۆزە ئیشی زەروریمان پێێتی بە جەمال بەراز شەکلی بێ احترام ناکەی بۆ خاتی خوا کوڕەکە کوژی کاکە بە ساعتدا بڕۆ یادام بەدە دوورکەوەرەوە لە ئاچووە ئەم جارە شتی وان نەڵێیت هەستا بڕۆ یاڵا کاک جەمال کوڕە من جەمالی خاڵە بەکرم ڕۆڵە بووان لێ هاتووە خاڵە بەکرد هەستەکەم چارەیەکەم ماوە لە ژیانە دوو وەسێتی زۆر گرنگەیە بۆ تەکەم هادی بزانم یەکەمیانەوەی زۆر خەدرم کرد لە عوسمان تۆ خوا ژنەی بۆ بێنن دوای من هەر بۆیە هێنم نەمرم هەر بۆیە هێنم وەسێتی دووەم لە ژنێنانەکەی عوسمان مهمترە بەڵام تۆ خوا واز لە درۆگان بێنی باشە کەی وەختیەوەیە ئەتی و کەی وەختیەوەیە کاکە بە ساقم با بچین بۆ لای کاک جەمال تۆزی ئیشمان هەستا بڕۆن نەوەستن هەتیوەکە و تاسانوە تاسانوتە بڕۆ دەی یاڵا لەبەر چاوما دەی بڕۆ دەی ناشرینی پیسی مەلاوان یێواش بانەکە ئەرێ برادەر بەڵێم ئەمە بەڕێز کاک جەمالە کورە بڕۆ چڵیت خۆیەتی بڕۆ ئەرێ خاڵە من تێ ناگەم یاری مناڵانە باخچێ ڕەوزەیە من کوێیە خواچە دیقەت هەم لە ڕەوزاچی ئاواخولێتەوە خاڵە بەکرد ئەمە بەرازەکە بێ شێرەکە کاکەم لەگە شخصیەتی منە ناگوم کورە دەبا بڕۆی هەتی وەختی ئەوە نییە دەبڕۆ دەی نازانم خاڵە بەکرد ژێش ناژێش نابی بڕۆ دەی ئاگاو لە من بێ بخەوە شوێنێک مەشکێ نەی بەچاومە یێواش یێواشێوە ئەمە شوێنە بنێهێناوە خوا بوو بڕێ بلە ئادی جەمال پاڵێ جەمال پاڵێ دەپاڵێ شێتە دەتۆ پاڵێ بەڵای زۆر خۆشە خاڵە بەکرد نای فڕێلی وش دە جەمال پاڵێ وش ماڵا بکن ئەوە دەماخ ئەوە چیەکەی تۆ لێرە بۆ چی هاتی؟ کاک جەمال کاک جەمال
چیەکەن بۆ چیاتون چیتان والله وی ڕاستی بێ کاک جەماڵجان کچە بێ شوو بکە و کوڕە بێژن بێنە بەس خاڵە بەگەڵ ڕێز و حرمەتمان نابێ عوسمان بێنێ علاقەمان بە عوسمانە ئەریۆ باسی چیەکەن باسی چیەکەن کچی چی و ژنی چی و واللهی ئەوەی ڕاستی بێ کاکە جەمالجیان مەدحی جەنابیان بۆ کردین کە پیاوێکی پیاوانەی لە مەنتیقەیە و ئەوەی ڕاستی بێ ئێمەش بۆ دوو کەزە گەڕین پیاوێکە لێرە ئەوە عەرەب و تۆزێ کوردی ژەزانێ ناوی قەندەهارە و خوشکەکەشی ناوی حوڕیە ئەڵێن هاتون لای جەنابتن جامە کەی پەیوەندی بێ عیلاقە و ئیشەتان چییە و بۆچی هاتون بێرە سەر بەخۆ چۆن عیلاقەمان چی ئەوە ماڵی وێران کردبین کاکە جان ئەمانەوە بیان بینین کاکە زانین چی ئەوەی ڕاستی بێ بە کورتەکەی بڕیوێتی مەبەست قۆڵی باوکمی بڕیوە ئیتر ئەگە بۆ مام دۆزیتەوە مەمنونی تۆ جەنابی شەهامەت ئارە وڵات کاک جەمالجیان بەس حەقە بەومان بۆ بکەی تا مردن مەمنونی چێ ئەوەی کردە ژوورە و چۆ هاتون وڵی ئەوەی ڕاستی بە بە پەڕەشوو داوەزی بە چی ڕابێرن نەوەڵڵا حەدی نییە بە ساقی چاوم کاک جەمالجیان ئەوەی ڕاستی بێمە بۆ هاتوون کچە بێ شوو بکە کوڕیژە بێژن بێن بەس خاڵە بەکە بیری چوو من ژن بۆ عوسمان نایێنی نایهێنین کەی وەختی عوسمانە کاشەمە باسی چیەکە نێرێت باەری محکەمەیە من قازیم ژنتان بۆ مارەکەم چین وڵڵاوی ڕاستی بێ ئێمە داوای لێبوردنەکە نەزانین چۆنە با من بە کورتی بۆ باسکەم کاک جەمالجیان ئەوەی ڕاستی بێ ئێمە لێرە بە دوای کەسێکە ئەگەڕنەوەڵ لەم مەنتیقەی لای جەنابتانە ناوی قەندەهارە و خوشکەکەشی ناوی حوڕیەیە جا حوڕیە شووی کردو بە عوسمانی ژمبرای من کۆڵی ئاڵتونمان بۆ کردو لەگەڵ سیارەمان بۆ کردی و ئێستا نە سیارە دیارە نە ئاڵتون دیارە نە حوڕیە دیارە قەندەهاری لای هندستان نە بابە ئەو قەندەهارە نا کوڕێکە وەختی خۆی یعنی نیوە کوردە و نیوە عەرەبە ناوی قەندەهارە و تیان لەم مەنتیقەیە جا کەی پەیوەندی بێرەوەیە ئەزانی چیە خاڵە جەمالجان ئەوەی ڕاستی بێت ڕاستەکە ئەم بەخوات باوکمان لێ مارەکرد لێم بڵێم کورە قسە مەکە کاکە کاکە گیانی تر کە لە عوسمانمان مارە کرد ئێستا دیار نەماون جا هاتوون تۆکو برایشی باش ناوبانگێکە هەیە و خەڵکیشی بە شخصیاتی بەشکم بۆمان بدۆزیتەوە ڕاستەکەیتر وەکو بیستمانە جەنابێت تۆ تێکەڵی لەگەڵ ئەو زوو جەردانە و احترام ینی نەیزانی بۆ بانکەم هاوڕێ نەکەی بە قوربان بە قوربانم کاکە هاوڕێنەی بە قوربان بە قوربانم خاڵە جەمالجان هەزار شەقم تێڵە ئەوەی من و پێنجی بۆ تۆ عاقڵ بزانە لەکوێیت بە قوربانە بوو نەیزانی کاک جەمالجان ناوەکە شەوت قەندەهار قەندار ئەی ئافرەتەکە ناوی چیە ئافرەتەکە ناوی حوڕیە حوڕیە بەس عاقڵ حوڕیە ئەدەب لێبوردنەکەی کاک جەمالجان جاوتم کاک جەمال بیری لێ کردەوە ئەی ناسی لەکوێیە لەکوێ نییە جوان بۆسە نا هەوەستاوین وەستاین ئێمە ئەو کابرایی کە ئێوە باسیەکەن بەڵێ هەر جارێ لە شوێنێکە لە دەیەکە بەس ئێستا تایبەت لە خەڵوز بلورەیە چلورە ئەدەب کوڕم حەق نەبێ پیاوەکە قساکە خەڵە بەک نەزانم بلوورین بەس لەم ناو لە خەڵوز بلورەیە بچن بۆ ئەوێ ئاخر باشەغی بە غەریبێکی داماوی نەکبە بچین بۆ ئەوێ بۆ چۆ بگەڕێ بچن بە ناوی منەوە بە هەمزاغا بڵێن بڵێن جەمالە بەراز نردنی هاوڕێ نەکەی کاک جەمال کاک جەمال کاک جەمالجان مناڵە لی مەگرە بە ساقە ئەمە بێ عەقڵیکەین قەیناکە دەی ئێ چون بۆ لای هەمزاغا بە ناوی منەوە شوێنەکەتان پێڵێ و چیتانێ بۆتان حلکات وەڵڵا ئێمە زۆر زۆر مەمنونی توێن و ماڵێ ئاوا بێ بڕۆین ئەرە وەڵا با بڕێین کاک جەمالجان بە قوربان بە قوربان ئەڵێم کاک جەمال شتێ بڵێم تەمان لەگەڵ ڕێز و حورمەت باتخوا پێ ناخۆی وەڵی نازانم بۆنێکی زۆر ناخۆش لێ ئەوە جگەرەوە حەدیە هاوڕێ کاکە جگەرەکەی تۆ عەسڵیە دەرەجە یەکە بە قوربانم باشە بە قوربان زۆر مەمنون و عەزیزمان پیاوی دیاری بەس ئەوە وەرە خاڵە بکرد وەرە پستاین کاک هاوڕێ حورمەت و ڕێز سەرچاو هایکەل فەرموو هایبەت یاڵا ئەڵێم کاکە هاوڕێ وەڵی خاڵە جەمال ئێمانی شوێنیشی بیاین لا دێ خۆ دەزانین ئەوە تێمەکەەوە هەیکەلمانێ وەڵی کەسمان جاوتم شتێ پارەتین بوو نای لەگەڵمانە بڕۆ حیوان گدیش بڕۆ من هیەوەم بێم لەگەڵێەوەە بڕۆ کاک هاوڕێ 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 جەمالە بەراز جەمالە بەراز